وەفدێکی مەڵبەندی دووی ڕێخستنی کەرکووکی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرپەرشتی محەممەد عوسمان لێپرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتمانی کوردستان سەردانی ناحیەی قەرەهەنجیر و گوندەکانی سەر بە ناحیەکەیان کرد و لە سەردانەکەیاندا خانەوادەی چەند شەهیدێکی یەکێتیان بەسەر کردەوە. دیارە لە درێژەی کار و سەردانیەکانی ئەمڕۆمان بۆ ناحیەی قەرەهەنجیر لە نێزگەوە چاومان کەوت بە نوێنەری هەموو دێهاتەکان و بەڕێوەبەری فەرمانگەکان، وەرزشوانان، پیاوانی پیا معقوڵانی منطقەکە و سەردانی گۆڕستانەکانشمان کردووە کە ئێمە بەرەو یادی ڕۆژی شەهیدی یەکێتی ئەڕۆین. بە پێویستمان زانی ئەمڕۆکە بە هەموو لایەکی ڕابگەێنین کە مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خزمەتی خەڵکە ئەبێ و گۆڕی شەهیدان بۆ ئێمە وەکو شوێنێکی مقدەس وایە و وەکو وەفایەکەش ئەمانەمان لەبیر ناچێ و لەبیرشیان ناکەین. وەک لە پێشتریشا هەموو لایەک ئاماژە بەوە دراوە کە لە دوای کۆنگرەی نوێبوونەوە هیچ کادرێک، هیچ بەرپرسێک لە هەر شوێنێک لە هەر سنوورێک دانانی شێ بەڵکو سەردان و بەسەرکردنەوەکانی لە سەردان و بەسەرکردنەوە بەردەوام ئەبین و دڵنیام هەموو ئەو سەردان و بەسەرکردنەوانە کە لە سنووری مەڵبەندی کەرکووکا وەکو ئەوەی ئەمڕۆ کە کاک محەممەد یا لە سنووری مەڵبەندەکانی ترا کە بەبێ بەرهەم نابێت و هەر هەموو داواکارەکانیشی دەردەشە ئەکرێ بۆی کە ئەو داواکارانی ئاراستە ئەکرێن جێبەجێ بکرێت، چونکە بڕیارمان داوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە کە بە هەموو جۆرێک لە خزمەتی خەڵکا بێت و بگەڕێتەوە بۆ خانەقوڕەکان بە فەعلی. وەفدەکەی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتمانی کوردستان لە سەردانەکەیاندا ماڵی شەهید شێرکۆ فاتیحیان بەسەر کردەوە و خانەوادەی شەهید شێرکۆ بەڵێنیان دووپات کردەوە کاوان بەردەوام دەبن لەسەر ڕێبازەکەی مام جەلال و شەهید شێرکۆ فاتیح. هەموو ڕۆژێک یادی شەهیدەکانی یەکێتی بکەینەوە هەرتەواو نابێت، چووکە بخۆتەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕووبارێک خوێنەوە، خاوەنی 19 هزار شەهیدە کە لە سەنگەری بەرگری لە شەرەفی کوردایەتیە خوێنیان ڕشتووە و دەستخۆشییان لە یەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و حەزەکەین کە بەردەوام ئەم زۆرە چالاکی و ئەم زۆرە بەسەرکردنەوەانە هەبێ بۆ خزمەتی ڕێبازەکەی جەنابی مام جەلال. یەکێتی نیشتمانی کوردستان خاوەندەیان شەهیدی قارەمانە کە گیانی خۆیان کردوتە قوربانی لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەمان و لە هەموو شەڕەکانی دشت بە بەعس و دواتر شەڕی داعش هەمیشە یەکێتی و یەکێتیەکان گیانفیدا لە پێناو خاک و نیشتیماندا جەنگاون و خوێنی پیرۆزی خۆیان لە پێناو خاکی کوردستاندا بەخشیوە. ئازەشکوور گەلی کوردستان، کەرکووک.